شەشەمین پێشنگای نێودەوڵەتی بەهارە لە شاری سلێمانی بۆ بەرهەمە خۆراکیەکان کرایەوە و بڕیارە 10 ڕۆژ بەردەوام بێت. بەڕێوەبەری ڕاگەیاندنی پێشنگاکە دەڵێت 100 ناوەندی فرۆشتن لە چەند وڵاتێکی دراوسێ و کوردستانیشەوە بەشدارن. لە ڕووی نرخەوە کۆنتڕۆڵکردنی نرخ لە ڕووی یاساییەوە دەسەڵاتی چەندام و دەستگایەکە یەکیان ئاسایشی ئابوووریە و یەکیان لیژنەکانی قایم قامێتەوە لەوانەیش گرنگتر خواست و خستنە ڕووە عەرز و تەڵەبە. بەڵام ئێمە لە گرێبەستی خۆمەنە هەروەکو احتیاطێک ئاماژەمان پێیاوە ئەو بەشدار بووە کۆمپانیا کەیت بەشدارێکە لای ئێمە پێمان واژۆ کردووە کە هەر کەسێک گران فرۆشی بکە بلاک لیست دەکرێت. ئێستاکە چەندین کۆمپانیامان خسۆتە لیستی ڕەشەوە. بەشداربوانی پێشنگاکە دەڵێن کاڵاکانیان کوالیتی بەرزە و نرخی کەمیان لەسەر بەرهەمەکانیان داناوە، هەروە ڕەچاوی دۆخی دارایی خەڵکیشان کردووە. ئێمە وەک خۆمان لە ڕۆژهەڵاتەوە هاتوین لە شاری بانەوە قوماشمان هێناوە، قوماشێکی ئێرانیە، قوماشێکی باش و بە کواڵیتیە، سێریشی بە چاو شاری سلێمانی و بە ئام هەرێمەوە بەڵێ داشکاندێکی لە سایە ئەتوانم بڵم 50 بۆ کراوە، ینی قوماشمان هەیە لای خۆتان بە 10,000 و 12,000 بۆ ئێمە لێرە وەک بڵێن چونکە زەری بە شتەی نەخواردو و پێشانگایە مەتریمانداناوە بە 4,000. الحەمدولله بازاڕەکەش ئەم ساڵ باش بوو، زۆر باشە. بێگومان ئەمە وەکو هەر کۆمپانیاکێک کە لەم فستیڤالەیە بەشداری کردووە ڕەچای نرخمان کردووە، یعنی ڕەچای ئەومان کردووە کە بارودۆخی ئێستای کوردستان چۆنە. تەبعا نرخەکان لە چاو نرخی بازاڕی دەرەوە زۆر هەرزانترە لە فستیڤالەکە نەکرد دوکانی ئێمە، حەزبەن دوکانەکانی تریش دەبێ هەروە بن، بەس نسبە نەمان کردووە، بەڵام داشکاندن لەسەر هەموو نرخەکان کراوە لە بچووکترین نرخ تا گەورەترین نرخ. لەسەر پێشنگاکە لە بەشێک لە سەردانیکەران دەپرسین، بەشێکیان دەڵێن گرینگە زیاتر پاڵپشتی بەرهەمە ناخۆییەکان بکرێت، ژمارەیەکیشان دەڵێن پێویستە گرنگی زیاتر بە کوالیتی بدرێت. داواش لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین هەوڵ بدا پەرە بە بەرهەمە ناوەخۆیەکاندا. ئێستا من هاتیمە فستیڤالی سلێمانی، واتە فستیڤالی بەهاری سلێمانی، بەڕاستی زۆر سەرسام بووم، زیاتر بەرهەمە ناوەخۆیەکانم دیت، زۆر دڵم خۆش بووە و دەزانم شتەکەم دیتەوە لە ئەوەی خۆم. لێرە معمەلەکەم دیت جیازەکی بچووک ڕاشی دروست دەکا لەبەر چاوت چەند خۆشە، تو هەم نەفسیان مرتاع دەبی کە ئەمن زەیتی زەیتونەکەم لە سین لۆ بێ. ئەگەر بەهاتایە و شتەکان کوالیتی هەبوایە نەئەکرایە دەبەی پلاستیکیەوە، دەبەی پلاستیکی لە 90 خراپە بۆ سەحەتی ئینسان. من لەوێوە هاتووم پێویستم بە سرکە بووە، گەڕاوم هەمووی گەڕاوم لە یەک شوێنە سرکەم بینیوە لە شوشەیە دەبە یەکم کڕێ شوشەیەکم کڕیوە 1000 نارمزاد داوە بۆ ئەوی لە دەبەیانە بێ. داشکان لە پێشنگاکە بە پێی ناوەندەکانی فرۆشتن جیاوازە، هەرچەندە لەلایەن بەڕێوەبەرانی پێشنگاکەوە داشکان نەسەپێنراوە، بەڵام ڕێگەش نادرێت فرۆشیار بە نرخی گران بەرهەمەکانی بفرۆشێت. ساڵی ڕابردووش چەندینیان لەسەر گرانفرۆشی سزا داوە و خستویانەتە لیستی ڕەشەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.